لا هەرجێک بینەرمان سڵاتانە ببینەرانی عزیزی شارپرس من مەریوان جەبار ڕاستەوخۆ لەگەڵتانم لەسەر گرانی نرخی کاڵاوشت و مەک و گۆڕانکاری خێرا لە نرخەکانیان و کاریگەری گرانی نرخی کاڵاوشت و مەکەکان لەسەر هاوڵاتیان دەمانێت گفتوگۆ بکەین لەگەڵ سۆران عەبدولغەفور عەزیز بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی. کاک سۆران سڵاوت لەبێ و کاتت باش. زۆر سپاس. بەخۆ دەزانین لە ئێستادا گرانی نرخی کاڵاوشت و مەکێکە لەو کێشانەی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. هۆکاری ئەم گرانیە لە ئێستادا بۆچی گێڕیتەوە؟ سڵاوتان لێبێ وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی لیژنێکی تایبەتمانەیە لیژنەی وەرگرتنی نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان کە ڕۆژانە ئەم لیژنەی سەدای ناوبازارەکە سەرجەم ئەو نرخ و شمەکانی کە هەیە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە وەرەگیرێ و ئێمە بەداچوونی ور دەکەین بۆ نرخی سەرجەم شمە و کاڵاکان بۆ نمونە کە لە ڕۆژێکە نرخی ئار بەرزە بێتەوە یا نرخی زەیت بەرزە بێتەوە یا نرخی شەکر بەرزە بێتەوە ئەو لیژنەیە دەسلای پەیوەندلایەنی پەیوەنددار لەو کۆمپانیانی کە هەڵەسن بەهێنانی ئەو جۆرە شمەکانە بۆی داوی وسڵاتیان لێ بکەم بزانین لە مەزەرەوە بەرزبوونی بەخۆبوونیان لە خۆیانەوە بەبێ هیچ جۆکار نرخ بەرزەکەنەوە ئەوەی کە تێبینیمان کردو زۆربەی ئەو شمەکانی کە ئێستا هەیە لەناو بازاری شاری سلەیمانیە بەهۆی بەرزبوونی لە مەزەرەکەیەوە لە وڵاتی بەرهەمهێنەوە نرخەکانیان بەرز بۆتۆکێت هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە نرخەکان بە بەرزێ منێتەوە. لەسەر بەپی ڕادەی پێویستی شمەکەکان بن من خواردەمەنیەکان ئەمە کاریگەری لەسەر هاوڵاتیان دانێ بە پێ ڕادەی پێویستی ئەو کاڵاو شمەکانە لێستادا میوەیەکێکە لەوانە کە گرانە و بۆ هەر میوەیەک بە نمونەگە میوەیەکی جوان هەر هاوڵاتێک بێ بیکڕێت 1000 دینار 2000 چۆتە سەر تا چەند هەوڵتانداوە ئەمە کۆنتڕۆڵکەن لە زمانی تەواوی کاڵاو شمەکەکان. بەڵێ ئێمە بڕیارێکمان هەیە بڕیاری پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ هیچ وتیاران لەلایەن وەزارەتی کوشت و کاڵەوە کەم بڕیارە لە 15/4ەوە دەرەچێکە کاتێ بەرهەمی ناخۆ پێگات تا 15/12 بە 15/11 هەندێک بەرهەم یخۆمان کە هەیە لە بازارەکانە بۆی وەکو ساڵانی پێشومان لێنێ خۆتان تەنزانی لە ساڵانی پێشوە زۆربەی ئەو کاڵانەی ئەو بەرهەمانی کە پێگەشت فەلاح فڕێە سەرجادەکان و ئەوە بوو کە چەند کێشەما بە دروزە بەزێ سایم ساخۆشبەختانە لەلایەن وەزارەتی کوشت و کاڵە باش خراوەتە سەر سەرجەم ئەو بەرهەمانەی کە لە کاتی خۆیان پێگات لەبەرەوە ئێمە وەکو چاودێری بازرگانیش ئاگاداری وەزەکانین و ئێستا بڕیاری تایبەت هەیە بۆ ئەوەی کاتێ ئەگەر ئەو نرخانە بەرز بێتەوە پێداچنەوە بکرێتەوە بۆی سەرجەم ئەو گومرگانە لابرێ لەسەر ئەو مادانە بۆی لە بەرژەوەندی گشتی بێ. بەنسبەت نرخی ئارت و گرانبوونی نرخی نان ئەمە لە ئێستادا کێشەیەکی گەورەیە لە ناو کۆمەڵگەی کوردیدا و تایبەتی بەپی پارێزگاکانیش ئەگۆڕێت تا چەند هەوڵتان داوە کێشەی نانەواخانەکان چارەسەر بکەنەوەوان لە کاتێکدا بازدەوە دەکەن ئەوان گرفتی کەمی ئاردیان هەیە یاخۆت ئارت فرۆشەکان ئاردیان پێ نافرۆشن بەهۆی گرانبوونی نرخی ئاردەوە تا چەند هەوڵتانداوە ڕێگە چارە بۆ ئەمە بدۆست. بڵێ ئاردووکو مامە مەژم پێچکە لەو مادە سەرەکانی کە ڕۆژانە بەکارێت لە وڵاتی بەرهەمهێنەوە بەبووی هوشکە ساڵیشەوە ئارد لە جیهانە بەرزبوونی بەخۆبینە بڵین گەنم لە بۆرسەی جیهانی هەموو تەنێ $100 بۆ $120 چۆتە سەرکامە بمانێ و نەمانێ هۆکارێکی ڕاستەخۆیە بۆ ئەوەی نرخی ئارد لە هاشاری سلێمانی و هەرێمی کوردستانە بەرزبوون بینێ بەزێمە خۆشبەختانە ئێستا دوو کۆمپانیا هەر شاری سلێمانی و لە شاری هەولێر هەیە کە هەڵەسن بە دابینکردنی ئارد بۆ نانەوە سەموخانەکانمان کە ئەمە هۆکارێکی باشەوێ بۆ ئەوی بتوانین لە شوێنێک لە کاتی خۆیان ئەو چارەسەری کێشەی ئاردەکە. بەڵێ ئەگەر ئەو دوو کۆمپانیایە بۆکو ئاماژیان پیاوە ڕۆژی 350 تن بخەنە بازارەوە لە ئاردی زفر بە نرخێکی مەندعوم کێشەکانەڵەن ئەم ئاردە بە کەڵکی نان نییە ئەو ئاردی بریکارەکان نییە ئاردی بەعی جایە ئاردی سفر جایە ئەم دوو کۆمپانیا ئاردی بە گەرمی بازرگانیە کڕن ئەیەنەوە بە ئەو ئاشانی خۆیان لێوێ ئەکرب ئاردی سفر ناوخانەکان بڕیاندا بوو کە لە ڕۆژی شەمەوە 6 نان بکەن بە 1000 لە کاتێکا لە پێشتردا 8 نان بە 1000 دینار بوو. ئێوەکو چاودێری بازرگانی چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا دەکەن؟ ئێمە وەکو چاودێری بازرگانی لە دوێنەوە کە ئێمە لەگەڵیانە دانیشتوین ڕۆژانی پێشووتر ئەوان بێمانوت ڕاوەستین تاو کاتەی بڕیارێکی هەمەگیر هەمگشتگیر دەرەچێت بە هەمومان بەزەوە بەداخەوان دوێنێ بەبێ هیچ جێدانە بڕیارێک کە لەلایەن پارێزگاری سلێمانی و قایمەت و چاودێری بازرگانی و ئاسایشەوە دەرچێستان کردیان 6 نان بازادینە هەندێکیان نەک هەمویان لەبەرەوەی ئێمە دوێنێ دەرچوونمان هەبوو سەربەی شوێنەکان کە چوین پابەندی ڕێنمایەکان بوون هەرشتی بازاردان بوو هەندێکیان نەبێ مەفسڵی سەربێچیمان بۆ کردوون و ئێستا شار ئیمڕۆ لیژنەی تایبەت و لەگەڵ لیژناوە بەشەکانە لەگەڵیانە دەرچوون بۆ ئەوەی سەردانی و شوێنانەوە هەر کەسێ 6 نان بازاردینار کاریان سێ لەگەڵ ئەنجام بدرێ. پێشبینی دەکرێت کە ئەم کێشەیە کۆتایی پێبێت خۆت دووبارە نەبێتەوە جارێک خۆی ئەبێ ئێمە کە پێشبینیەکەین ئەبێ پاڵپشتی حکومەت هەبێ بۆم جۆرە ئیشانە خۆتان نەزان نانۆکو یەکشتی تر نییە هەموو هاوڵاتێک پێویستێتی لە بچووک لە گەورە لە ژن لە مناڵ هەمانە هەموو کەسێ کە ڕۆژانە پێداویستی لە نان سەمون کولێرە نانی تیری ئەمانە هەموو ڕۆژانە پێویستە بەردەستکرێت لەبەرەوە ئێمە هیوادارین کە حکومەتی خۆمان پاڵپشتێکی باشیان کە هەم لە سوتەمەنی هەم لە ئاردە.
بەنسبەت چاودێریکردنی بازرگانەکانەوە لە ئێستادا باز لەوە دەکرێت کە چاودێری بازرگانی هەندێک بازرگان دەسەڵاتیان لەسەر و چاودێری بازرگانیەوە کە شەخص پشتیوانیانەکە ئێوە چۆن مامەڵە لەگەڵم بازرگانانە دەکەن و لێپرسینەوە چاودێری ئێوە بە بازرگانەکان لە چ ئاستێکدا ئێمە تا ئێستا لەکو چاودێری بازرگانی هەچی کۆمپانیایە چوبین بەپی ئەو مەرجوڕێنمانی کە هەبووە ئێمە بەسەریان ناسەپێنراوە لەبەر ئەوە هەچ کۆمپانیاک لە شاری سلەیمانیە هەبێ یەک کەسێ بێ ئێمە سەدانیمان کردووە بەپی ئەو ڕێنمانی کە لامانە هەم لە لای وەزارەتی بازرگانیەوە کە ئێمە سەدانی و شوێنان ناکەین دەستگیرێ بەسەر شتەکانیانە ئەگەر پابندی ڕێنمایەکان نەبوون لەبەرەوە ئێمە گو خۆمان ماوەی چەند ساڵێکە سەرجەم کۆمپانیەکان لەژێر کۆنتڕۆڵی خۆمانایە و هەچ کاتێک پشوین و دەرگا کراوە بۆ لیژنەکانمان بۆی پشکنی ول بۆ شەنانە بکە زۆر زۆر سپاس. بەڵام ڕزانەمەی کە گوێبیستی بوون و تەکانی سۆران عەبدولغەفور عەزیز بەڕێوەبەری گشتی چاودێری بازرگانی سلێمانی بوو کە ئەو ئاماژە بەوە دەدا لە ئێستادا لیژنەکانیان دەست بەکارن بۆەوەی سەردانی ئەو نانەواخانانە بکەن کە نرخی نانیان گران کردووە و ئەو باز لەوە دەکا کە لە ئێستادا کێشەی ئارت و کێشەی نان کەیکەکە لە گرفتە هەنووکەیەکان لە ئێستادا بەرەو چارەسەر دەڕوە کاتێکی خۆش بۆ ئەو ملایەک.